باوکم بیقەور برام بیقەور کوڕمیش بیقەور کوڕم ناوی عادڵبی شاب جوان تازە سوێر کردوویت چەند ڕۆژبی سوێر کردویت فقط چەند ڕۆژ توران کوڕە گەورەکان بەردیران هاتە سوار بوو چیرە بە عەسکەر تەلیفۆنی کردم لە 7:25 دقە وتم کوڕمای دەکامەوە باوە 5 دقەتر وەسمە سەیترەکە هەڵبیە ئەلە ڕۆژە و تای ڕۆژە ئەیزن ئەویش لە قەور دیرت وەک باوکم بیقەور برام بیقەور کوڕمیش بیقەور لە یەکلا کوردی و لە یەکلا شیعەید و لە محەڕەم دەورمان بووە مواکب داشتینە لە عاشورا دەرچیمنە معلومات کامل لە باڵمان دیرن چەکێن و چەندێکەکەیمە کەڕەساتی هاتە سەرمان مەساوی شکیایم لەو تەواو ینی شکیایم لەو نەما تااقەتمان نەمادی لەی دنیا لەینە داواکارم لە خودای گەورە ڕەحمەتیان بکات بەلمەردی ئیوەیە بەس من نیم لە کوردەوامە فرە هەستە کورد دەیان وەکو مناس هەزاران وەکو مناس ئایلەی چییە ماڵی ڕنیایە سەرری شوایە بەڵام ئیتر قەدەرە و جیسایە و باەتی ئێمە وەکو کورد تحمل بکەین من کوڵ نەی من بیشی من ئیرادەی خودداس و ڕی گرید ڕیە باەتە زەریبێ شناوی بۆ ئمە زەریبێ ڕێگە داینا یان ئیمانمان هەست یان شمە کەماتە و